5 دیناری سوور دراوە بە گۆرانی بێژەکە. زۆربەی کوڕەگەنجەکان چاویان لەسەرەتی، چونکە پێشتر چەند جارێک بە گوێشکەی گۆرانی بێژەکە چپاندویانە. منە بیر نەچێ، سێرم کە بمناسیتەوە بەسەر نیشابیڵێ بە قوربانی خواو بم. اینجا ڕۆژی گۆرانی بێژەکەی و حاکم و وەزیر و مدیر عامی پێنادا، بە شادی فڵان و بە خۆشی فیساڵ بیکتە. هەڵپەرکەی ڕیزی بەستووە و دایکی زاوا زوو خۆی ئەکات بەلای بەشی ئامادەکردنی خواردن کە لەوێ زیاتر لە 12 ژنی کارامە بەجلی کوردی و شەڕواڵێکی پیاوان هەروە سرکەی بەستووە بەستەریەوە. هەندێک چاوەڕێن پیازەکە بقرچێ، هەندێک برنج ئەشۆنەوە و هەندێک دار ئەهێنن بۆ ئاگری ئەو 6 مەنجەڵە گەورەیە. باوکی زاوا بسکەی سمێڵیەت، چونکە 4 حیوانی سەر بڕیوە بۆ میوانەکان. هەرچەند دڵنیایە کە بەش ئەکاو بێکەم و کوڕیە، بەڵام لەو لاوەپەیە بێت ئەڵێ ئەرێ گەلاوێژ گۆشتەکە کەم نییە. زوو لەبەر خۆیەوە بە هێواشی ئەڵێ حەیامان ئەچێ ئامان. دایەگەلاوێژ گەڕاوە و دنیا دیدە. مەترسە باوکی سەردار، بەخوا یەکەم کەوتیر بیسمیلای بەنای خوای لێ بکە بەرەکەتی تێکەوێ، خەمە نەبێ. جاجایش ئەڵێ ئەو پەتاتەی هەمووی پاک بکەن. ئەی کوا تەماتەکە بۆنی ڕۆن و پیازی قرچا و تێکەڵ بە خۆڵ و تۆزی ژێر پێی سەرچۆپی کە یەک ئەژنۆ خۆڵی تێ کردووە، چونکە ئەو کچە هاتووە بۆ ئاهەنگەکە کە سەرچۆپی دڵی چۆتە سەری. هەموو ئەمانە لە چاوی باوکی زاوا دەبینێت. بە دڵخۆشی و چەند چەپڵەیەکی نەرمەوە خۆی ئەکات بەلای پیاوان و لە ناوەڕاستی پیاوەکان هاوارەکات. نەوزاد نەوە وەرە. نەوزادیش کوڕێکی چەتون و عەجوول تەمەن 12 ساڵ 4 مناڵی تری لەگەڵ و ئەڵێ بەڵێ باوکە، ڕاکە کوڕم، بەرەو بە دایکی بڵێ بزانە گۆشتەکە بەژەکات یان هینی تر بێرم. نەوزاد نازانێ باکی لەکوێوە قوڵابلی ئەیات و بەبەستی چییە. یەکان دەردوو ئەڵێ باوکە ئەوە لە بەیانیەوە 10 جار من بنێریت، ئێساش ئاگام لێو بوو کە خۆشت پێدوت، ئەڵێ کەم نییە خەمە نەبێ. باوکی زاوا ترشوتاڵ مۆڕێک لە نەوزاد دەکات. نەوزاد ئەڕوات، باوکی زاوا ڕوو ئەکاتەوە ناو پیاوان و ئەڵێ توخوا ئاگاتان لێیە، ئەوەش مناڵی ئاخر زەمان، بەخوا کە باوکم بانگی یەکردم نەم ئەوێرا سێری ناوچاوی بکەم، یاخوا بەخێر بێن. اینجا دەنگی گۆرانی بێژ ئەیکوڵێنێت، ئەی کاکی بەزاز دائینە دووکانێ کرازەڵ دەگرم بۆ خەرامانێ. هەر لەمە تەواو بوو یەکسەر ئامینێ ئەمن دینێ تۆ دینێ بە هەردووکمان سەرینێ. بە شادی کاکسەردارە مردی وەکو خۆی نییە. بیکتۆ بیڵێ تا دەوری کاژمێر یەکی پاژنۆڕۆ ئیتر سەفرە و سینی دەرئەکەوت. کەسێک یەک تەشکەوچی پافۆنی پێ و یەکێک سەفرە و یەکێک نانەگێڕێت. هاواری وەرە بۆ ئێرە و تۆ بچۆ بۆ لای دایک و فڵان کوا خواردنەکە و ئەمانە ئەبیستێن. هەندێک لەو کچانەی تازە شویان کردووە کچی ئەو ژنانن کە چێژلی ئەنێن بێدەنگ خواردن بە جیا ئەێنن بۆ زاوە تازەکان. ئیتر هەموو میوانەکان دڵخۆش و کامەران. بەڵام لەم کاتەیە ئەم گۆرانی بێژە ئەکەوێتە بەر هێرشی گرەی و ناڕزایی کوڕەگەنجەکان. بابە من 3 جار ئیشارەتم کردی، وتیم بیڵێ نەدوت، باشە من 1 دیناری شینم نایەتێ، وتیم بیڵێ بۆ ناوە نەهێنام. یەکێکی کەش ئەڵێ بابە من ناوم ئامانجە، تۆ لە بەیانیەوە ئەڵێی ئاسۆ، آخر چەند جار بۆم ڕێ کردیتەوە. بەم جۆرە لەم شوێنە یادگاری و خۆشی دنیا تۆمار دەکرا و هەروەها چەند کچێک دەزیشان ئەکران کە سەرنجی کوڕەکانیان ڕاکێشا بوو. ئیتر لە خۆشی ئەوانیش هەڵ ئەپەڕین و دیسان ئەمان کوتا. بۆ ساتێک جوانی ئەم وێنەیە خەیاڵی بردم، ئێوەش دانیشن بەخێر. نووسینی هونەرمەند ئاکۆڕەش، خوێندنەوەی ئازاد پێنجوێنی.